گیان یەکی زوو هەتاوێکی ڕوون و بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 ئەسمان گەش بوو هاورێکی ڕەش هات دوژمن گەمارۆ یاسۆیدا و پارتیجانۆ مرتامی ڤیا و بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 پارتیجانۆ مرتامی ڤیا che mi sento di morire. وشويستي من من شهيد بوم وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 لسر ترميمن نكيتو شيوان لشوين قارم بمنيجان وشويني من بليني بيبدا وبلا تشاو بلا تشاو بلا تشاو 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 رجي سر كاوتن ورا سر قرن مجدي أزادين بوبينا مجدي أزادين بوبينا. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە سڵاوم کاتتان باش خۆشحاڵین ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانداین ئەمڕۆ شەممە 6 مانگی جۆزەردانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 26 مەی 2023 زاینی. عەزیزان پێمان باشە ئێوە بینەرانی ئازیزیش بەشداری ئەم بەرنامە ڕاستەوخۆیە بن کە باس لە ڕێژەی ئیعدامەکان لە بەتایبەت لە مانگی گوڵاندا دەکەین و دەیخێنە بەر باس و لێکۆڵینەوە. میوانی بەرنامە کەشمان حازرە و لەسەر هێڵە هەروەکو ئاگادارن ڕێژەی ئەعدامەکان کە ڕاستەوخۆ بە فەرمانی سەرۆکانی ڕژیم و کابینەی جەلات ئەنجام دەدرێت بە شێوەیەکی ترسناک زیادی کردووە. هەرچەند ڕژیم بە نەهێنی هێندێک لە زیندانیەکان لە سێدارە دەدات بەڵام بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆیان کردوێتەوە تەنیا لە مانگی گوڵاندا 114 کەس لەلایەن ئەم حکوومەتە سەرمایهداریە ئیسلامیەوە لە مافی ژیانیان بێبەشکران. داسی مەرگی ڕژیم کە یارمەتی مانەوەی ڕژیم دەدات خەریکە هێندە تیژ دەبێت کە ناڕزاتیە بەر بڵاوەکانی نێوخۆیی و نێودەوڵەتی دەست بە ئێدام ناتوانن خاوی بکەنەوە. یەکێک لە ڕووداوە هەرە گرنگەکان لەم بوارەدا لە سێدارەدانی ماجد کازمی سەعید یاقوبی و ساڵح میرهاشمی یەکێک لە تۆمەتبارانی دۆستیەی ناسراو بە خانەی ئیسفەهان لە زیندانی دەستگردی ئیسفەهان سەرڕایبوونی چەندین کەم و کوڕی چەندین ناڕوونی لە دۆستیەکەدا وەک کاردانەوەی ناوخۆیی بەرفراوان و نێودەوڵەتی سەبارەت بەم بابەتە بە هاوکاری وەزیری ناوخۆی کابینەی جەلات جێبەجێکرا. بەمەبەستی تاوتوەکردنی هۆکارەکانی زیادبوونی ئەعدامەکان و ڕاددەی ناڕزایەتیەکان بەرامبەریان وە کورد دەبێت چی بکات لەم بەرنامەیەدا بانکێشتی هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە تا وەڵام بە چەند پرسیارێک بداتەوە. ئێوەی ئازیزیش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان دایبینن دەتوانن پەیام و ڕاوبۆچوونی خۆشتان باس بکەن و ئەگە پرسیارێکیش بێت لە میوانی بەرنامەکە پرسین. هاوڕێ سەعید ئەم کاتت باش زۆر زۆر سپاس بۆی کە دووبارە بەشدار بووی لە بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵەدا. منیش سڵام هەیە بۆ بەڕێستان بۆ هاوکارانتان و بۆ بینەرانی بەڕێزی تلڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانە. بەڵێ هاوڕێ سەعید با لێرەوە دەست پێ بکەین هۆکاریان هۆکارەکانی زیادبوونی ترسناکی ئێعدامەکان کە ئاگادارن هەروەک لە سەرەتادا باسم کرد بە تایبەت لە مانگی گوڵاندا زیاتر لە 114 کەس لە ئێعدام دراون. هۆکارەکانی چییە لە کۆماری ئیسلامیدا بۆچی ئاوا دەکا ئەگەر دەکرێت ڕوونکردنەوەیەک دەن سەبارەت بەمە؟ هاوڕێ ئەمیر هەر وەک دەزانین ئەوە تا کە شۆڕشی بەرینی ژینا یا بڵێن ئەو ئاخێزە گەورەی دوای مەرگی ژینا دەستی پێکردووە سەرجەم پایەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێنایە لەرزە. بەڵێ ڕژیمی کۆماری ئیسلامی لەو ئاخێزەدا ترسی مەرگی لێنیشت بەو پەڕی وحشیانە ئەو ئاخێزە حەوڵیدا سەرپتی کات هەرچەند تا ئێستا نەیتوانیوە بەڵام ئاستی سەرکوتەکان بەڕادەیەک بووە کە توانیوێتی تا ڕادەیەک هێورتری بکاتەوە
دەستوەشانەکانی کۆماری ئیسلامی لە ئاستێکی وەحشیگەری وەهادا بووە کە لە توولی مێژوودا ڕەنگە نمونونەکانی زۆر کەم هەبێت کە ئاماژەیان پێ بکەین. بۆیە ئێستا کە دەیەوێت بە سەرکوتی زیاتر بە چاوترسێنکردنی زیاتری خەڵک ماوەیەکی زیاتر دەسەڵاتەکەی درێژ بکاتەوە. یعنی کاکڵەی مەبەستەکە ئەوەیە کە ئەم سیاسەتی ئیعدام دەرمانیە کە کۆماری ئیسلامی دەستی پێکردووە و هەروەک ئاماژەت پێکرد لە مانگی بڵاندا ئامارەکەی هاتۆتە دەروی ئامارەکەت بڵاو کردەوە، ئەوەش دەتوانین بگشتێنین بەسەر کولی ئەو مانگانەی دیکەدا کە ئەم چەند مانگەی کە تا ئێستا ئێمە شاهیدی ئەدامەکانی وە لەم ڕۆژانەدا ئاستی ئەدامەکان زیاتر بووە، هەمووی لە پێناوی درێژکردنەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. ئێمە ئەگەر چاو لێ بکەین بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی کەم نین ئەو قۆناغانە ئەو مەقتەعانەی کە ڕژیم بەو پەڕی وەحشیگەریەوە دەستی بردووە بۆ ئەدام. هەر لە دوای سەرکەوتنی شۆڕشی ساڵی 57 و دواتر مسادرەکردنی ئەم شۆڕشە لە دەسەڵاتی ئیسلامیەوە سەرکوتێکی وەحشیانە دەستی پێکرد. هەر لەو مەقتەعەوە ئێعدامەکان دەستی پێکرد و بە شێوەیەکی زۆر نایاسایی، دوور لە چاوەڕوانی، دوور لە ئاستی مافەکانی مرۆڤ ئەو ئێعدامانە لە ئارادا بوون. لە دادگایی چەند دەقیقەییدا خەڵک مەحکوم بە ئێعدام دەکرا، بە شێوەی بە کۆمەڵ ئێعدام دەکران. ئەگەر ئێمە چاوێک بژێڕین بە سەفەرەکەی یا بڵێن جەولەیەکی کە خاڵخاڵی کردی بۆ کوردستان و ئەوانە لە زەینی خۆماندا تەداعی بکەینەوە کە لە جنوبی کوردستانەوە تا شمالی کوردستان کە پێی داهات دادگاییەکانی چۆن بوو، ئاستی ئێعدامەکان لە چه ئاستێکدا بوون، دەزانین کە ئەمە ماهیەتی کۆماری ئیسلامیە. ماهیەتی کۆماری ئیسلامیە توندوتیژی نواندن بۆ سەقامگیریکردنی دەسەڵاتەکەی. هەر ئەو ئێعدامانەی دەیەی 60 ڕوویدا، ئەو ئێعدامە بە کۆمەڵانەی کە لە ساڵی 67دا بەرامبەر بە زیندانیانی سیاسی کرا، ئەمانە هەموو لە کارنامەی کۆماری ئیسلامیدان و لە هەر سەردەمێکدا کە هەستی کردووە کە جامعە جوڵاوە، کۆمەلگا جوڵاوە، بەرەو ئەوە دەچێت کە پایەکانی دەسەڵاتی بکەوێتە لەرزدا، ئەگەر نەتوانێت بە فریودان و بە شگردی جۆرا و جۆر خەڵک هێورکاتەوە، تەنیا ئامرازێکی کە بەدەستیەوە دەمێنێت سەرکوتە و وەحشیانەترین سەرکوتەکەش ئێعدامەکە، بێ پرینگانەوە، بێ چاوپۆشی لە هەر شێوازێکی کوشتنی خەڵک دەست دەداتە ئێعدامکردن و هەڵواسین و لە سێدارەدانیان. یعنی بەگشتی دەتوانین بڵین ئەمە نیشانەی بەهێزی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو من نیشانەی بێهێزیە، لاوازیەتی ترسێکە کە لێ نیشتووە و کەوتۆتە ئەو پەڕی ناومێدیەوە، تەنیا شتێکی بەدەستی ماوە سەرکوتە تاوەکو بزانێت تا چەندە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ماوەیەکی دیکە دەسەڵاتەکەی درێژ بکاتەوە. بەڵێ هاورێت سەید، ئێوە باسی مێژووشتان کرد، من با لێرە پرسیارە بکەین. ئەم سزا ئیسلامیە کە ئێستا بۆتە سزایەکی سیاسی بەدەست هەموو ڕژیمە دیکتاتۆرەکانەوە و لە سەروی هەمیانەوە کۆماری ئیسلامی، چ کاراییەکی بووە تا ئێستا لە مێژوودا؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو، سزای ئێعدام بە پاساوی جۆرا و جۆر بەڕێوە چووە. لە ئێستا پاساوەکان واقعاً لەو سەردەمانەدا باوەڕیان پێی بووە، بەڵام تا ئەو جێگای ئەگەر لە باری سیاسیەوە چاوی لێ بکەین، دیارە ئەو کەسانەی کە ئەم حربیان بەدەستەوە گرتووە، لەم شگردە ئیسفادەیان کردووە یا ئەم سزایەیان بەکردەوە دەرهێناوە، لە باری سیاسیەکەیەوە دەچێتە قاڵبی ئەوە بۆ پاراستنی دەسەڵاتەکەیان بووە. بەڵام ئێمە گرینمان وای دابنین کە ژمارەیەک تعدادێک پێیان وا بووە کە سزای ئێعدام دەتوانێت کۆمەلگا ئیسلاح بکە، دەتوانێت کەسانێک چاوترسێن بکە دەست لە گزیکاری لە کۆمەلگادا هەڵبگرن، یا هەر ئەو مەسەلەی قەساسوانە کە بە ڕسمیەت ناسراوە، یا لە بەرابەر کوشتنی کەسێکدا کەسێکی کێ دەکوژرێتەوە. ئەمە ینی تەنانەت لە زۆر کۆنەوە
ئەم شێوازە بەدەست ڕژیمە دیکتاتۆرەکانەوە بووە و توانیویشان تا ڕادەیەک بەشێک لە کۆمەلگا بە قەناعەت بگەێنن کە بەڕێوەچوونی سزای ئێعدام دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئیسلاحی کۆمەلگا بەر بەوە بگرێت کە کەسانێک بیانەوێت بە کەیفی خوان لە کۆمەلگادا خراپەکاری بکەن خەڵک ئازار بدەن یا خەڵک کوژن و ئەمانە بەڵام بە شێوەیەکی کۆنکرێت جواب پرسیارەکە ئەوەیە نا کاریگەری پێچەوانەی بوو یانی تەنانەت لە سەردەمی مارکسیشدا دەسەڵاتی ئەو سەردەم بە شێوەیەکی بەرین لایەنگری سزای ئێعدام بوو بەشێکیش لە کۆمەلگا تەنانەت نووسەران و بەشێکی لە ڕۆژنامەکانی بۆ قەناعەتە گەیشتبوون کە بەڕێوەچوونی سزای ئێعدام لە کۆمەلگادا دەتوانێت یارمەتی دەربێ بۆ ئیسلاحی کۆمەلگا لەو سەردەمدا وتارێک لە ڕۆژنامەی تایمزی لەندەن بڵاو دەبێتەوە کە سەرنجی مارکس بۆ لای خۆی ڕادەکێشێت نووسەری ئەم بابەتە تەلویحان لایەنگری لە سزای ئێعدام دەکات ئەوە بە کۆمەلگا ئیلقاع دەکات کە بەڕێوەچوونی سزای ئێعدام دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئیسلاحی کۆمەلگا و ئەمە مارکس زۆر تووڕە دەکات و دێنێ لێرەدا هەڵوێست دەگرێ و شتێک دەنووسێ بابەتێک دەنووسێت لە ڕەدی ئەم بۆچوونەدا و لەوێدا دەیسلمێنێت کە بە شێوەیەکی مێژوویە کە تۆ سەیری ئەم ڕووداوەکان بکەیت و لەو شوێناندا کە سزای ئێعدام بەکار هاتوون هەمیشە ینی کاریگەری پێچەوانەی بووە بە جێگای ئەوەی کە کۆمەلگا ئیسلاح بکات قین و تووڕەی زیاتر کردووە کوشتنی زیاتر ڕەوایی پێداوە و بەتایبەتیش ئەو دم ئەگەر بڵین ئێستا لە ئێعدامی کەسانی سیاسی گەڕین زیندانیانی سیاسی گەڕین هەر ئەو ئێعدامانەی کە بە نێوی قەساس یا لە بەرابەر کوشتنی کەسێکدا یا کەسێک مەسەلەن خراپەکار بۆ بەشی زۆریشی لەبارەی ئەمنیەت و خستنە مەترسی ئەمنیەتی نەتەوەی ئەوانەوە مەسەلەن بۆ پاساوانە کراوە چاو لێ بکەین هەموو ئەوانە ئەو بەشی دەچێتە بە چوارچێوە سیاسیەکەیوە کە لەسەر مەسەلەی خستنە مەترسی ئەمنیەتی نەتەوەی و ئەم بەرژەوەندی وڵات و خەڵکۆوانەوە ئەوە حربەیەکە یا بڵێن شگردێکە کە دەسەڵات دیکتاتۆرەکان بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە هەم کۆمەلگای پێ بە قەناعەت بگەێنن و هەم خۆشیان زانیویانە کە بەم شێوەیە کۆمەلگا چاوترسێن دەکەن و درێژە بە دەسەڵاتێکی خوان دەدەن بەڵام بە شێوەیەکی دیکە هەر بە شێوە ئاساییەکەی کە چاو لێ بکەین ئەگەر کەسێک دەکوژەوە لە بەرابەریشیدا ڕەوایە کە کەسێک کوژرێتەوە وەختێک بە شێوەی قانونی دام و دەستگا قانونیەکان ئیجازەیان هەیە لە بەرابەر کوشتنی کەسێکدا گیانی کەسێککە بستێنن کەسێککە ئەدامکەن لە بەرابەریدا بەوەی تاوانێکی ئەنجام داوە ئەو سەفەر ئەوە لە کۆمەلگادا ئەوە ئیلقا دەبێ خاوەن قەزیەکە بەو قەناعەتە دەگەێنێ جا ئەگەر ڕەوایە کوشتنەوەی ئەو کەسە دەی بۆ بە دەستی خۆم نەیکەم بۆ دادگا بیکات قانون بیکات و بەم شێوەیە ینی ئەرخەیانیەکی یا بڵێن خۆشیەکی بە دڵیدا دەگەڕێ کە بە دەستی خۆی تۆڕێ کردوێتەوە یعنی ئەم مەسەلەی ئێعدام یا کوشتن لە بەرابەر کوشتندا هیچ کە ئیسلاحی کۆمەلگای بەدوادانایە بەڵکو قین و تووڕەیی یا بەسەر ڕەوایەتی زیاتردا بە کوشتن و لەدایان کەسانێکی غەیرە یاساییشەوە ئەگەر لە تاریخی ناوەندە یاسایەکانش بۆیە ئەگە بە شێوەی مێژوویش چاوی لێ بکەیت ئەگەر کۆماری ئیسلامی ئێستا هەر بۆ پاساوە بەکاردێنێ کە دەیەوێت خراپەکاری لە کۆمەلگادا نەیەڵێ ئەو بە تایبەتیش لەبارەی ئەو کەسانەوە کە لە بواری مادەی هۆشبەر و ڕێگری و یا دزی و ئەم شتانەدا بێنێت پاساو دێنێتەوە کە ئەمانە دێنن کۆمەلگا بە فەساد دەکێشن کۆمەلگا تووشی کێشە دەکەن خەڵک محتاج دەکەن دێنێ ئەمانە ئێعدام دەکات یا هەمیشە و دایم تعدادێکی زۆری لە زیندانەکاندا لە سەفی ئێعدامدا ڕاگرتووە بۆ مەختەعانەی کە دەیەوێت کۆمەلگای بێ چاوترسێن بکات یا وەختێکی کە زیندانیەکی سیاسی ئێعدام دەکات لە پاڵیدا بەدەیان زیندانی ئاسایی وەکو مەسەلەن هەروانەی کە بە فرۆشتنی و بڵاوکردنەوەی موادی هۆشبەر و موادی مخدروانە زیندانی کردوون لە ڕێزی ئێعدامدا ڕاگرتوون ئێعدام دەکات بۆ ئەوەی هەم ئەو قەزیەی یا مەسەلەی یا ئیحساساتێکی دژی ڕژیمی کە بە بەرامبەر بە ئێعدامی زیندانێکی سیاسی هەڵدەخرێ پێ خامۆش بکاتەوە دێنمە ینی بە ئەنوا و ئەخسام دێنێ هەدەفی مەبەستی جیاوازی هەیە ئەم شگردانە بەکاردێنێ و لە ئێعدام ئیستیفادە دەکات بۆیە بۆ کۆماری ئیسلامیش
بە دڵنیاییەوە نەتیجەی پێچەوانەی هەیە، قین و تووڕەی زیاتری لێ دەکەوێتەوە. بۆیە سات کۆمەلگا بە ئاستێک لە وشیاری گەیشتووە کە بەشی زۆری کۆمەلگا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدامن و بە شێوەیەکی شێرگیریش و بە ئاشکراش خەبات دەکرێت لە پێناویدا، بەڵام سەرڕای هەموو ئەوانە تا ئێستاش ڕژیم بەکاری دێنێ بۆ پاراستنی دەسەڵاتەکەی بۆ چاوترسێنکردنی کۆمەلگاوە، بەڵام لەژێر پاساوی ئەوەی کە ئەمە بە قازانجی کۆمەلگایەوە و بۆ دروستکردنی ئەمنیەتە لە کۆمەلگادا کە بە دڵنیاییەوە تا ئێستا نەن ئەو نەتیجەی بۆ وەلەندە داهاتووشدا دەیبێت. هاوڕێ سەعید، خۆتان ئاماژەتان پێدا کە بە درێژایی مێژوو هەموو ڕژیمە دیکتاتۆرەکانوان ئەگەر بێنەوە سەر کۆماری ئیسلامی پاساوی دەکا ئەم ئەعدامیانی ئەم سزایە وەکو پاساوکردن وەکو بڵێن هەموو کێشە کۆمەڵایەتیەکان هیچ کە چارەسەر نەکراوە، هەدەفی چاوترسێنکردنیش بێت، خەڵک فقط قین و تووڕەیشی لێ زیاد بووە، چاوترسێنیش نەبوون. بۆچی ینی بۆچی تا ئێستا هەروە بەردەوامە؟ بۆ خۆی بە درێژایی ئەم چەند ساڵە زانیوێتی کە سزای ئەعدام ناتوانێت درێژە بە دەسەڵاتی بدات، بۆ هەروە بەردەوامە لەسەر ئەعدامکردن؟ ئێمە لە پێشتریش ئاماژەمان پێکرد کۆماری ئیسلامی ئێستا بە تایبەتیش دوای دەستپێکردنی ئاخێزیەکە دوای قەتڵی حکوومەتی ژینا و لە دەستدانی ژیانی ژیناوە هەژانی کۆمەلگا کە شۆڕشێک کەوتە ڕێ بە ناوی شۆڕشی ژینا، کوتمان ئەم حرەکەتە کۆمەڵایەتیە بە ئاست تا لە ئاستێکدا بوو بە ڕادەیەک بەرینەکە ترسی مەرگی لە ژیانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاژین کردووە. بەڵێ کۆماری ئیسلامی دەزانێت ساڵەکانی کۆتایی تەمەنیەتی یا مانگەکانی کۆتایی تەمەنیەتی، بۆیە لەگەڵ ئەوەی کە دەزانێت ئەمە نەتیجەیەکی پێچەوانەشی هەیە، بەڵام هەوڵ دەدات تەنیا خۆ بۆ تەنیا ئامرازێکە کە بەدەستیەوە ماوە ئامرازی سەرکوت چاو لێ بکەین، چاوێک لە کۆمەلگای ئێران بکەین. کۆمەلگای ئێران لەباری اقتصادیەوە ڕژیم تووشی قەیرانی کردووە، لە باری سیاسیەوە تووشی قەیرانی کردووە، لە ئاستی نێونەتەوەیدا تووشی کێشەی کردووە. یعنی لە هەر بارێکەوە تۆ دەبینی ئەگەر ڕژیمێکی نۆرمال لەسەر کار بووایە دەبوو خۆی دەست لە کار بکێشێتەوە بۆ چارەسەری ئەم قەیرانانە، بەڵام دەبینین ئەوەی کە بەلای ئەوانەوە مهمە فقط پاراستنی دەسەڵاتەکەیانە و دەلیلەکەشی ئەوەی ئەوان خۆیان بە نوێنەری خوا لەسەر عەرز دەزانن، ڕەوایەتیەکی وا دەدەن بە خۆیان کە تقریبەن لە حاڵەتی ینی قودسیەتیان داوە بە خۆیان، بۆیە پیان وایە هەر کەس بە تیژیان بوەستێتەوە بە ئاسانی دەتوانن سزای مەرگی بەسەردا بسەپێنن، چون ئەوان بە دژی نمایەندەی خوددا وێستاونەتەوە. یعنی لەباری مەسهەبیەوە دێنن ئەوان فریبیەک دەکەن کە بتوانن ئەو بەشە مەسهەبیەی کۆمەلگا لەت بە دەوری خوانەوە بێڵنەوە بە نێوی ئەوەی کە ئەمە پارێزەری دینەکەتانین، ئەمنیەتان بۆ دێنین، ئەم کەسانە دەیانەوێت ئەمنیەتان بشێوێنن و بەم شێوە ینی لە هەر لە کولیەتی خۆیدا لەگەڵ ئەوەی ئەوەندە ڕژیمێکی ناسیاسیش نییە پێمان وابێ ئەوە لە بیر و باوەڕی قوڵیەوە دێکە پێی وایە ئەعدام دەتوانێت بیپارێزێ، بەڵام تەنیا ئامرازێکی کە بەدەستیەوە ماوە ئامرازی سەرکوتە. ئێمە دەبینینی دی ئەو جێگایی کە ئیمکانی هەبێت دەتوانێت بە قنا بە فریودانی خەڵک بە وعدە و وعید، بەڵام تازە ئەوانەشی بەدەستەوە نەماوە. ئێمە دەبینی دەڵێن لەباری ئابووریەوە تووشی قەیرانە، ینی ئابووریێران وەرشکەستە بووە، چۆن دەتوانێت بێنێ وعدەی باشترکردنی ژیانی خەڵک بدات، وعدە بدات کە خەڵکیێکی کە بێکارە بچێتە سەرکار، خەڵکی فەقیر و هەژار بە نانەوایەک بگەێنێت. کۆمەلگای ئێران جیا لەوەی کە خۆی تووشی نائەمنی بووە لە دەوروبەر مەسەلەن ئەمنیەتی ینی بڵێن نائەمنی لەسەرا خودی ڕژیمیش بۆتە بەڵایەک بەسەریەوە. وەیە ئەمە لە کۆمەلگادا هەموو ئەم بێهیوایانە هەیە، هیچ هیوایەکی ئەمە دەسەڵاتە نییە کە بتوانێت ئاڵوگۆڕێکی ئەرێنی بەسەر ژیانیاندا بێنێ. بۆیە خۆشی ئەوە دەزانێت تەنیا ئامرازێکی بەدەستیەوە ماوە سەرکوتاوە تا ئەو جێگایی بۆی بکرێت ئیستیفادەی لێ دەکات بۆ پاراستنی دەسەڵاتەکەی، بەڵام بە دڵنیاییەوەی بۆ ناچێتە سەر. بەڵام کەی بووی ناچێتە سەر؟ ئەو کاتێک کە خەڵک یەکدەست بە یەکەوە هاتبێتنە مەیدان، هەرچەند خۆ هەمومان دەزانین واقعاً
خەڵک ئەو پەڕیمایی لە خۆی داناوە هەموو ئەو ئەعدامانەی تۆ دەیبینی ئەو زیندانانە ئەو ئەشکەنجانە مەسەوە بە تایبەتی لە شۆڕشی ژینادا ئەو هەموو گەنج و ئینسانە تێکۆشەرە هاتنە خیابانەوە ئەو هەموو ئازاریان بینی وەڵام پاشەکشیان نەکرد. ئێستاش ئەو شۆڕشە هەر بەردەوامەوە ئەو پێی وایە دەبێت بە هەر شێوەیە بۆ سەرکوتی کات چون ئەمە ئەم شۆڕشەیەکە نوسخەی مەرگی کۆماری ئیسلامی پێچاوەتەوە. بەڵێ هاورە سعید بابینە سەر ئەوە زۆربەی و ئێعدامانە لە کام ناوچەدا ڕوویداوە و بە چ بیانوویەک بووە تا ئێستا؟ هەمومان دەزانین لەو ناوچانەدا کە کەمینە نەتەوەیەکان کەمینە ئاینیەکان تێیدا ئەکسەریەتن. بەڵێ وەک هەمومان دەزانین بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی بزوتنەوەیەکی شۆڕژگێرانە و مافخوازانە لە ئاستی کوردستاندا بەردەوام بووە. هەر ئەو دەم کە ڕژیم هەوڵیدا دەسەڵاتی ڕەشی بەسەر سەرتاسەری ئێراندا بسەپێنێ لە کوردستاندا مقاومەتێک شکلی گرت و خەڵک بۆ دیفاع لە دەستکەوتەکانی شۆڕشی 57 و دەستکەوتی ئاخێزی خۆیان مقاومەتیان کرد و تا ئێستاش ئەم مقاومەت و خۆراگریە بە شێوەی جۆرا و جۆر بەردەوامە و ڕژیم بۆ ئەوەی کە خەڵکی سەرتاسەری ئێران بێدەنگ کات سەرکوت بکات و پێیان بڵێت کە نەتیجەی خۆراگری لە کوردستان نەتیجەیەکی پێچەوانە بووە، ئەوە نەبووە کە دەستکەوتێکی بۆ خەڵکەکەی هەبێت بەڵکو و کوشت و کوشتار و ئێعدام و پاساوی داوەتە دەست کۆماری ئیسلامیکە بە تێڕادیوی بێنێ خەڵک ئێعدام بکات خەڵک بکوژێتوانە. سەرەڕای هەموو ئەوانە ئەم شۆڕشە بەردەوام بووە، بەڵام بینیمان لە نەتیجەی شۆڕشی ژینادا هەموو ئەو هەوڵانەی کۆماری ئیسلامی پێچەوانەکەیمان بینی. خەڵک هیچ چاوترسێن نەبوون بەو هەموو وەحشیگەریەی کە ڕژیم لە کوردستان کردوێتی و نەشی توانی مقاومەتی و خەڵکە تێک پشکێنێ، بەڵام نەشی توانی ڕۆحی خەڵکی ئێرانیشی پێ تێک بدات. بۆیە لەم شۆڕشەدا کە چەخمەخاکەی لە کوردستانەوە لێدراوە لە شاری سەخزەوە خەڵک هەموو هاتە پشتی و بەشداری لەو شۆڕشەدا کرد. بۆیە بەشی زۆری ئێعدامەکان لەو ناوچانن وەکو کوردستان، بەلوچستان، خوزستان و ئەو شوێنانەی کە هێندێک بڵین خۆراگری و مقاومەت هەیە لە بەرابەر ڕژیمدا و ئەم خۆراگری و مقاومەتە لەکوێوە هاتووە؟ ئەم ناوچانە ئەو ناوچانن کە لە ئاستی ئێراندا دواکەوتوترین ناوچەکانن بۆ بە شێوەیەکی سیستماتیکی دواکەوت و ڕاگیراون لە باری ئابوووریەوە، لە بواری فەرهەنگیەوە، لە هەر بوارێکەوە تۆ چاوی لێ بکەی ڕژیمە یەک لە دوای یەکەکانی ئێران و بەتایبەتیش کۆماری ئیسلامی هەوڵی داوە ئەم ناوچانە بە بیانووی ئەمنیەتی بە بیانووی جۆرا و جۆر لە باری ئابووریشەوە دواکەوت و ڕاگرێت. یعنی هەمیشە ئەم ناوچانە کە زمینەی ئەویان هەبووە کە بە دژی ڕژیم هەڵگەڕێنەوە و تەنها داوای مافەکانیان دەکەن. خۆ نەبێ بڵێ بە ئەوستا سامان هەموو مافەکانیان دابین بووە، بەڵام کەس نەتەوەیەکن یا بڵێن جەماعەتێکن کە هەر سەریان لە کێشە دەخورێت، دەیانەوێ بەهانە بە کۆماری ئیسلامی بگرن. ئەوە نییە، دەڵێن ئەو ناوچانە بە شێوەیەکی سیستماتیک بە دواکەوتووی ڕاگیراون و خەڵک دانیشتووی ئەو ناوچانەش داوای مافی ڕەوای خۆیان دەکەن. دەیانەوێ وەکو ئینسانی پلەدوو لە ئاستی ئێراندا چاویان لێ بکرێت، مافەکانیان پارێزراو بێ، ناوچەکەیان پێشکەوتن بەخۆیەوە ببینێ، خەڵکەکەیان کاری هەبێ، لە هەژاریدا نەژین، مەجبور نەبن سوختبەری و کۆڵبەری بکەن بە وەزعەتی کە هەمومان دەزانین کە ڕۆژانە چەند کەس لەو ڕێگایەدا یا بە ڕووداوی جۆرا و جۆرجیان لەدەست دەدەن یا بە تەقەی هێزەکانی ڕژیم کە بەردەوام لە کەمیندان بۆیان. ئەم بەڵایی بەسەر ئەو ناوچانەدا سەپاندووە. بەڵێ مافەکانی پێشێر کردوون، وەختێکیش داوای مافەکانیان دەکەن، سەرکوتیان دەکاوە دیارە بە دلیلی مقاومەتێکی کە لەم ناوچانەدا هەیە، بە دلیلی خەباتێکی ڕەوا کە بە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ دەستەبەرکردنی مافەڕەواکانیان لەم ناوچانەدا هەیە و ڕژیم خەڵکێکی زۆری گرتووە و سزای ئەدامی بەسەردا سەپاندون و ئەگەر ئامار چاو لێ بکەین بە نیسبەتی جەمعیەت زۆرترین ئێعدامەکان لە کوردستان، بەلوچستان و لە خوزستان ڕووی داوە و ئەمەش لێرەوە دەیدی لێرەوە دێکە ئەو خەڵکە داوای مافەکانە دەکەن، داوای مافی ڕەوای خۆیان دەکەن، شتێکی زیادیان ناوێ.
بەڵێ لە مرکزی ئێراندا لە ئوستانە جۆراوجۆرەکانی ئێراندا کارخانە دامەزراوە، هەموو ئیمکاناتێکی ژیان هەیە، تا ئەو جێگای کە ئیمکانی هەیە، خەڵک کاری هەیە، ژیانی هەیە، مەجبور نییە کۆڵبەری بکات، مەجبور نییە سوختبەری بکات، مەجبور نییە بۆ دەستەبەرکردنی پاروێگنان ژیانی خۆی و بنەماڵەکەی بخاتە مەترسیەوە. ئەگەر دەیدەوانی دەڵێن لە کوردستانیشدا با ئەوە هەبێ، بەڵێ ئەگەر تاوانبارمانەکەن بەوەی کە ئێمە ینی جودایی خوازین، دەمانەوێ ئێران لێک هەڵوەشێنین کە ئەمە بیانوویەکی زۆر زۆر نامرۆڤانەیە بە نەزەری من، ئەوان داوای مافی ڕەوای خوان دەکەن، بەڵام وەختێکی تۆ ئەوە ناکەیت ئەو پڕی خۆراگری لە خوان نیشان دەوە شاید لە داهاتوودا بگاتە ئەو ئاستەکە تەکلیف خوان لەگەڵ دەسەڵات یەکلای بکەنەوە. بەڵام لە هەر بارێکە تو چاوی لێ دەکەی داخوازیەکی ڕەوان هەیە، ئینسانیان هەیە، چ بەنیسبەتی ناوچەکانیان، چ بەنیسبەتی خۆیان، چ بەنیسبەتی ڕێژەی بێکاری، چ بەنیسبەتی ڕێژەی خەڵکیێکی کە لە پێنا پاروێگناندا گیان لە دەست دەدا. بۆیە بەشی زۆری ئەدامەکانیش ینی سەهمی ئەو ناوچانەی وەکو کوردستان و بەلوچستان و خوزستان. زۆر باشە هاوڕێ سەعید، خۆشتان ئاگادارن خەبات و ناڕەزایەتیەکان لە دژی ئەم ئەعدامانەی بەتایبەت ئەم دوایانەدا هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەوەی کە ئەعدامیش زیادی کردووە بەرەو پێش دەچێت. ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش ڕوونکردنەوەیەک بدەن. هەمومان دەزانین کۆماری ئیسلامی واقعان ڕژیمێکی نامتعارفە، ینی لە هەر بارێکە ئێستا ڕژیمێکە کە لە چوارچێوەی ڕژیمە سەرمایه‌دارەکاندا جێ دەبێتەوە، بەڵام ڕژیمێکی سەرمایه‌داری متعارفی وەکو ڕژیمەکانی دەوروبەر یا بڵین لە ئاسیجیاندا دەبینی نییە. ڕژیمێکی سەرمایه‌داری ئیسلامی بە تایبەتمەندی خۆیەوەیەتی. بەڵێ و لەگەڵ ئەوەشدا کە ئێستا لە ئاستی دنیادا لە بەشی زۆری وڵاتان سزای ئەعدام هەڵگیراوە، خەڵکی دنیا بەشی زۆری خوازیاری هەڵگیرانی سزای ئیعدامن. لە تێدادێک لە وڵاتانی ئیسلامی و دیکتاتۆر لێدراودا ئەم سزای ماوەتەوە، بەڵام لە کۆماری ئیسلامیدا هەمومان دەزانین خۆ بەنسبەت ڕژیمێکی سیاسیە، بەڵام ڕژیمێکی سیاسی نامتعارفە بەنسبەت ڕژیمەکانی دیکەی دەوروبەر. بۆیە سزای ئەعدام ئەویش لەگەڵ ئەوەی کە دەزانێت ئێستا سەردەمی ئەوە نییە، ئێستا لە تەواوی دنیادا ئەم کردارانە مەحکومن، خەڵک لە ئاستی دنیادا وەختێک ئیعدامێک دەکرێت لە دەروونەوە ناڕەحەت دەبن، و خەڵکی ئێرانیش ئێستا بەو ئاستە لە وشیاری گەیشتووە کە ئەو پەڕی نەفرەتی لەم کردارەی کۆماری ئیسلامی هەیە. بەڵام ئێمە دەڵێن ئەمە ڕژیمێکی دژی خەڵکیە، ڕژیمێکی گوێ لە خەڵک ناگرێت، ڕژیمێکە هیچ ڕێزێک بۆ ئیحساسات و بۆ چوونەکانی خەڵک دانانێت. تەنیا شتێکی کە بەلایەوە گرینگە پاراستنی دەسەڵاتەکەی خۆیەتی و ئەوەی خۆی دەیڵێ. هەمووشمان دەزانین کە ئەمە تا سەر بۆی ناچێتە سەر. ئەرێ لە ئاستی کۆمەلگادا بە دەلیلی وشیاربوونەوەی کۆمەلگا ئەو کەسانەی کە ئێستا خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدامن، لاچوونی ئیعدامەکانن، دژی بەڕێوەبردننی سزای ئیعدامن، لە ئاستی کۆمەلگادا زیادی کردووە. ڕێکخراوی جۆراوجۆری بۆ پێکاتووە، خەڵک بە کۆمەڵ خوازیارین. بەڵێ هیچ کەس ملاحظەی ئەوەی نییە کە بڵێت مەسەلەن بە ئەگەر و مەگەرەوە مەسەن بڵە سزای ئیعدام نەمێنێت، تەنانەت بە نیسبەت نەک بۆ زیندانیانی سیاسی، بۆ ئەو کەسانش کە تووشی قەتڵ و کوشتن دەبن، بۆ ئەو کەسانش کە خەریکی ئاڵوگۆڕکردی مادەی هۆشبەرن. چون ئێمە دەزانین هەر ئەو کەسانش کە بە بیانووی مادەی هۆشبەر بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر ئیعدام دەکرێن قاچاقتیانی وردەواژن. سەرانی ئەم مەعاملە گەورە کە لە ئاستی دنیادا دەکرێت هەمومان دەزانین سپای پاسدارانە. سپای پاسدارانە کە خەریکی ترانزیتی مادەی هۆشبەرە لە وڵاتانی دەوروبەری ئێرانەوە بەرەو وڵاتانی دیکەی دنیا. ئەوە سەرانی کۆماری ئیسلامین کە خەریکن مەعاملە بەم مادەیەوە دەکەن، قازاندەکەی دەخەنە گیرفانیانەوە، بەڵام بۆ فریودانی ڕای گشتی بەتایبەتیش لە ئاستی ئێراندا نێوی دەنێن مبارزە لەگەڵ مادەی هۆشبەر و تەنانەت هەندێکی لە وڵاتانی ئوروپایی یا وڵاتانی دنیا یارمەتیکی مادیشیە دەن بۆ نێوی ئەوەی کە ئەمە پێش بە
چوونی مادەی هۆشبەر دەکرێت بۆ وڵاتانی ئوروپای لە حاڵێکدا هەمومان ئێستا سابت بووە دەرکەوتووە کە ئەمە خودی سوپای پاسدارانە کە خەریکی ترانزیتی ئەم مادەیە بە شێوەیەکی سیستماتیک و بۆ ئەهدافی سیاسی لە ئاستی کۆمەلگای ئێراندا پەرە بە مادەی هۆشبەر دەدات. بەڵام لە نێو ئەوانەدا تێعدادێکەڵ دەبژێرێت بە بیانی جۆرا و جۆر ئێعدامیان دەکات بۆ ئەوەی کە شتی دیکەی پێبشارێتەوە، ئەسلی مەسەلەکەی پێبشارێتەوە. دەنا ئەگەر قەرار بێت کەسێک سزا بدرێت کە ئێمە خوازیاری ئەوەنی تەنانستەرانی سوپای پاسدارانی ئێعدام بکرێت یا کەسانی کە قەرارە سزا بدرێن بە خاتری ئەم کارە، ئەوە سەرانی سوپای پاسداران و سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامین کە تاوانباری سەرەکی لەم کارەدا. بەڵێ بۆیە هەموو کەس ینی بەشی زۆری کۆمەلگا بەو قەناعەتە گەیشتووە کە ئەمە ئەسلی واقعیەتەکەیە، بەس دەبێت پێش بە ئیعدامکردنی زیاتری خەڵک بگیرێت، دەبێت ڕێز لە ژیان و کەرامەتی ئینسانەکان بگیرێت، نابێ بە ئاسانی ئاوا هەر ڕژیمێک بە بیانوویە یا هەر کەسێک بێوێت دەستی بچێتە گیانی خەڵک و ژیانی لێ بستێنێت و ئەمەش لە ئاستی ئێراندا خەریکە وردە زیاتر پەرە دەستێنەوە. دڵنیام کە لە داهاتوودا حتمەن ئەم داخوازیەش بەسەر ڕژیمەکانی دیکە لە ئێراندا دەسەڵاتدار دەبن دوای کۆماری ئیسلامی یا هەر کۆماری ئیسلامیش بێت دەسەپێنن، چونەما کردەوەیکی دژی ئینسانیە و خەڵک زۆر بە دژێتی و لە عینی واقعیەتەکەشدا ئەوە ئەو کەسانە تاوانبارەکان نین کە سزا دەدرێن، بەڵکە کەسانێکن لە خوارەوە کە بە ڕاحەتی ڕژیم دەستی تیان دەچێ و بۆ بەڕێوەبردنی ئەهدافە پشتی پەردەکانی خۆی دێنێ ئەدامیانەکەو لە کۆمەلگادا. بەڵێ هاوڕێ سەعید، خۆتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا کە لەم ماوەی ئەم چەند ڕۆژەدا زۆر تەشەکل و زۆر ڕێکخراو بەتایبەت 24 ڕێکخراوی ژنان بەیانیان دەرکردش بە ئەم سزای ئیعدامانە. ئەگەر بمانێ ڕۆڵی بنەماڵەی دایکانی دادخا وەک بەشێک لە کۆمەڵگەی ناڕەزایەتی ئێستا ئێران ڕۆڵیان تا چەند کاریگەرە لە وەستاندنی پرۆسەی لە سێدارەدان؟ هەمومان دەزانین هەموو ئەو کەسانە بە تاک و بەکۆ وەکو ڕێکخراو یا غیرە ڕێکخراو خەریکی فعالیەتن لە ئاستی کۆمەلگادا بۆ هەڵوەشاندنەوەی ئەم سزایە بۆ لابردنی جێگای ڕێزە و بە تایبەتیش هەڵسووران و چالاکی ئەم کۆمەڵە دایکە نەک هەر لەو زەمینەیەدا لە بوارەکانی دیکەشدا کاریگەری هەبووە و بە دڵنیاییەوە هەوڵەکانیان داخوازیەکانیان لە ئاستی کۆمەلگادا بە هەند وەردەگیرێ و کاریگەری زۆری دەبێت لەسەر کۆمەلگاوە ئەوانن کە دەتوانن لە داهاتوودا داینەمۆی حرەکەتێک بن بۆ بەرگرتن لە ئیعدامکردنی زیاتری لاوانی کۆمەلگای ئێمە هەمومان دەزانین و هەر خۆشن لە پێشەکێکەدا ئاماژەت پێ کرد ئیعدامکردنی سێ لاو لەم ئاخریانەدا کە سەر بە پەروەندەی خانەی ئیسفەهان بوون هەمومان دەزانین هەستا لە ئاستی دنیاشدا بۆ خۆ ئەوە سەلمێنراوە کە پەروەندەکانیان بە ناکامڵی چوە دادگایەکی زۆر فۆرماڵ و فەرمایشی کران، تەنانەت نەیانتوانی وە بیسەلمێنن کە چەکیشیان بەدەستەوە بووە. دەیتوە ئینسانایەکی مەسەڵێنا تاوانبار کران و سەرڕای ئەو هەموو ئێعتراز و پشتگیریکردن لەم زیندانیانە و داخوازیکردن لە کۆماری ئیسلامی کە دەست نەبات بۆ ئێعدامکردنیان، بەڵام کوتمان ئەم ڕژیمە ڕژیمێکی معمولی نییە، ڕژیمێکی نامتەعارفە و ئینسان نازانێ بەڕاستی نێوی چی لێ بنێت، ئایا قین لە دڵیە تۆڵەکردنەوە لە خەڵکە، بەڵام هەر ئەوەیە دی بەحاڵ ئەو جوابی ئەو هەموو داخوازی و ئێعتراز و هەڵوێستە کە لە ئاستی دنیادا و لە ئاستی ئێراندا گیران نەدایەوە و لە کتوپڕێکدا کە خەڵک چاوەڕێی دەکرد کە دادگایی بکرێنەوە پێداچوونەوە بە پەروەندەکە بکرێن ئەعدامی کرد. یعنی ئەمانە هەموو هەر دەچێتە ئەو قاڵبەوە کۆماری ئیسلامی دەڵێن ئەگەر گەیشتە ئاستێک هەست بە مەترسی بکات تەنیا ئامرازێکی بەدەستیەوە ماوە ئەم مەسەلەی ئەعدامەیەوە بە شێوەیەکی بەم وەحشیانە نامرۆڤانە دوور لە هەموو پرەنسیب و یاسا نێودەوڵەتیەکان دەست دەبات و گەنجانە ئیعدام دەکات. و ئەوەش بڵم کە لەم ماوەی شۆڕشی ژینادا بە سەدان کەس گیانیان لەدەستدا، بە سەدان کەس ئیعدام کران و هەموو ئەو کەسانە ئینسانهایەکی تایبەت و خاوەن توانایی تایبەت بوون
کەسانێک بوون کە لە ڕایەن کۆماری ئیسلامی و بەشێکیان دەستە بژێر کرابوون کە چ لە کاتی خۆپیشاندانەکانە، چ لە زیندانەکانە، چ لە ژێر ئەشکەنجەداوە چ بە شێوەی ئیعدامکردن. ئەمانە کەسانێکن کە دڵنیایە لە داهاتوودا مەترسین بۆ سەر خۆی و دەسەڵاتەکەی، بۆیەوە بێ پەروا دەست دەبات و ژیانیان دەستێنێت. بۆیە ئێمە دەبێ ئەوە بزانین کە ئەو کەسانێکی ژیانیان لە مەترسیدایە کەسانێکی ئاسایینین، ئەمانە مەغزی ئەم کۆمەلگایەن، ئەمانە دەبێ ئێمە زۆر شێرگیرانە دیفاع لەوە بکەین کە دەبێت بمێننەوە بەر بە لە نێوچوونیان بگرین و هەمووشمان ئەوە بزانین کە ئەم دەورەیە تعدادێک خەڵک لە نێوچوون کە هومێدی داهاتووی ئەم کۆمەلگایە بوون، دەبێت نەهێڵین لە داهاتوودا دیسان ئەمە ڕووداتەوە. ئەوەش بچی دەکرێت بەوەی کە ئێمە هەمومان دڵنیا بین لەوەی کە بەبێ یەکگرتووی ناتوانین بەر بە وحشیگەری کۆماری ئیسلامی بگرین، دەبێ هەرسی زیاتر یەکگرتووانە و بە شێوەیەکی یەکدەنگ لە کوردستانەوە تا دەگاتە شمالی ئێران، لە بەلوچستانەوە هەتا دەگاتە ڕۆژاوای ئێران، هەمومان بە یەکدەنگ خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدام بین، خوازیاری ئەوە بین کە ناوەندە نێودەوڵەتیەکان کە من خۆم هیچ هیوایەکم پێیان نییە، چونەمانە بەشی زۆریان لە ژێر هێژمونی وڵاتانی سەرمایەداریدان کە ئەوانیش تەنیا بەرژەوەندی خۆیان بۆ گرینگە. نمونەی هەر ئەوەی کە فەرزکەینی سەفیری ئێران لە یەکێ لە وڵاتانی ئوروپایی ینی بە بەڵگەوە دەسەلمێندرێ کە خەریکی کاری ترۆریستیە 20 ساڵ حکمی دەدرێتی، بەڵام لە ساز و سەودایەکی ژێربەژێردا لە پڕێکدا ئازاد دەکرێت. بۆ ئەمانە هەموو دەیسەلمێنێکە ئەمانە بە دوای بەرژەوەندی خۆیانەوە ناوێت، بەڵام سەرڕای هەموو ئەوانە ئێمە دەبێت گوشاری خۆمان بێنین بۆ سەر ناوەندە نێودەوڵەتیەکان کە ئەوانی گوشاری خۆیان سەر دەوڵەتانی کاریگەر لە ئاستی جیهانیدا بۆ فشارستنەسەری بۆ فشارستنەسەر کۆماری ئیسلامی بۆ پرینگانەوە یان لە عەقەل دەست هەڵگرتن لەم وحشیگەریە لە ئیعدامکردنی خەڵکەویش بە تایبەتی ئەو خەڵکەی کە لەم بینەدا لە ناوچوون کە واقعاً ئینسانایەکی هەڵکەوتوو. بەڵێ هاوڕێ سەعید، هاوڕێیانمان لەو تاقفەرمان کلیپێکیان ئامادە کردووە، بچینم کلیپە ببینین دواتر دێنەوە پرسیاری ئاخرە دەپرسین و دێنە خزمەتان. Yerdeki sinek kahraman, şinek bayaza beni raboman. Av yerdeki sinek kahraman, şinek bayaza beni raboman. Bişkene dirigay bizimdana kan, olat rızgar ka lezincira kan. Bişkene dirigay bizimdana kan, olat rızgar ka lezincira kan. Astira kanman beni ravna ushar, asman pırka la خوشی و هوار باسنه هاوسه سرشوقی بگیره او یره گورانی بچره باسنه هاوسه سرشوقی بگیره او یره گورانی بچره. دسم بدامان هرچی غریبه بیران
دامان هەرچی غەریبە بێرانە و ناومان بۆ لای کوچکە ڕاش بەهار بنێرن کراسە ڕەشەکەی لەبەر دەربێرن بۆ لای کوچکە ڕاش بەهار بنێرن کراسە ڕەشەکەی لەبەر دەربێرن بێژن بە چایلا هەڵچێتە سەرپا دەستنە بگرێ بیکە بەهرە سنە خەمبارە تەسەی بشکێنە کراسە سوورەکەی لەبەر دەربێرە سنە خەمبارە تەسەی بشکێنە کراسە سوورەکەی لەبەر دەربێرە بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێیانی وتاق فەرمان. هاوڕێ سەعید، بەڕای ئێوە هەرچەند لە پرسیاری پێشتردا کەمێ قسەتان لەسەر کرد، بەڵام پێم باشە بە ورترەوە ئەمامان بۆ باس بکەی. بەڕای ئێوە چۆن ناڕەزایەتی و خەبات دەشت بە لە سێدارەدان یان بڵین بە هەوڵدانی گشتی کارێ بکرێت کە ئەم سزای ئێعدامە نەمێنێت؟ خەبات لە پێناو هەڵگرتنی سزای ئێعدام یا سڕینەوەی سزای ئێعدام جیان نییە لە خەباتێکی گشتی کە لە ئاستی ئێراندا لە ئارادایە. ئێمە سزای ئێعدام یەکێک لە تند و تیژیەکانی کۆماری ئیسلامیە کە یا بڵێن وەکو سزایەکی ئیسلامی ئیستیفادی لێ دەکات. ئێمە دەبینین کە تەنانەت ئەشکەنجەکانی کۆماری ئیسلامیش ئەو ئەزیەتانەی کە لە زیندانەکانیشدا دەکرێت غەیرە متعارف و ئەو پەڕی وەحشیگەری پێوە دیارە، سەرکوتێکی کە لە کۆمەلگادا دەیکات، بەرخوردێکی کە بە نیسبەتی یا هەڵسوکەوتێکی کە لەگەڵ خۆپیشاندەرانی ئاخێز و شۆڕشی ژینا کردی، ینی لە کەم شوێنی دنیا دیتراوە ئەم بەرخوردە خوێناویە. بۆیە دەبێ خەباتێکی شێرجی لە ئاستی کۆمەلگادا سەرتاسەری ئێران و بە تایبەتیش لە کوردستان بەردەوام بێت، بە هەموو چین و توێژەکانی تێدا بەشدار بن، تاوکو بتوانێت ببێتە حرەکەتێک کە پاشەکشە بە کۆماری ئیسلامی بکات و بتوانێت ڕۆژێک یا بەم نزیکانە سزای ئێعدامی هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام بەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بسەپێنێ. ئێمە هەمومان دەزانین بەبێ خەباتێکی شێرگیر و یەکگرتوانە بە دژی کۆماری ئیسلامی هیچ کەم لەو داخوازیانە نایەنەدی. لە جەریانی ئاخێزی شۆڕشی ژینادا خەڵکی ئێران بۆ بە تایبەتیش خەڵکی کوردستان ئەوەیان بۆ دەرکەوتووە کە وەختێک حرەکەتێکی سەرتاسەری دەکەوێتە ڕێ چۆن پاشەکشە بە ڕژیم دەکات. خۆمان دەزانین لە مەقتەعێکدا ئەحساست دەکرد ئەسەن دەسەڵات نەماوە، یعنی ئێستا بەکردەوە هێندێک لە داخوازیەکانی شۆڕشی ژینا بەبێ ئەوەی کە ڕژیم خۆی ئێعترافی پێ بکات بەسەریدا سەپاوە، وەکو مەسەلەی حجابی ئیجباری، وەکو مەسەلەی ئازادی ژنان، وەکو مەسەلەی کۆڕ و کۆبوونەوە و ئێعتراز دەربڕین، وەکو ئەو حرەکەتانی لە زانکۆکاندا ڕوەدەن، وەکو ئەو داخوازیانەی کە ئێستا لە ئاستی کۆمەلگادا مەترا دەکرێت کە ساڵان ڕەنگە خەونیشت پێوە نەدەدی کە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەم شێوەیە خەڵک بە تێڕادیوی بێنێ داخوازیەکانی مەترەحکە، سەرانی کۆماری ئیسلامی بکاتە ئامانج. بۆیە بە دڵنیاییەوە شۆڕشێکی سەرتاسەری و یەکگرتوانە دەتوانێت هەموو کارێکی دەدەست بێت کە پێمان هەمووشمان دەڵێن کە تەنانەت دەسەڵاتی کۆماری ئیسلامیش دەڕوخێنێت چ بگا بەوەی کە بێنێت مەسەلەن هەڵوەشانەوەی سزای ئێعدامی بەسەردا بسەپێنێ. ئەمە زۆر ئاساییە، زۆر ئاسانە، بەڵام حرەکەتێکی سەرتاسەری دەبێت بە ڕژیم سەرمێنرێکە ئەمە داخوازێکی گشتیە پاشەکشەی لێ ناکرێ و دەبێت دەستی لێ هەڵگرێت. چون هەمومان دەزانین ئەمە لە هیچ بارێکەوە ڕەوایەتی نییە.
تۆ مثلا ژیانی ئینسانێک بستێنیەوە ژیان لە ئینسانێک پستێنی ئێستاش تا چۆن مەسەلەن ئێستا ئەگەر بێمە زیندانیە سیاسیەکان لە نەزەر نەگرین کە ئەمە کردارێکی سیاسیە ئەم ئێعدامانە بۆ مەبەستێکی تایبەت بەڵام دێن مەسەلەی قەساس لە بەرچاو بگرین کەسێک بە تەسادف کەسێکی بەدەست دەکوژرێت بەڵام بۆ قەساسەکەی بۆ کوشتنەوەی ئەو کەسە ئەمە قەتڵێکی ئەیدی ئەمدی ڕوتە ئەمدی ئەو پەڕە ئەو دێ بە ئەنقەز یا بڵێن ئەگەر بە قەستیش بۆ لە یا لە تووڕەبووندا بۆ یا لە حاڵەتێکی تایبەتدا بۆ بەڵام ئێستا تۆ بە شێوەیەکی نۆرماڵ لەو پەڕی لەسرە خۆیی بە یاسایی بە ئارخەیانیەوە دێنی کەسێک ئێعدام دەکەیت دێ ئەمامە زۆر نابەرابەرە ئەم ڕووداوای پێشتر لە شرایەتێکی هەلومەرجێکی ویژەدا تایبەتدا ڕوویداوە بەڵام ئەمەی تۆ لە هەلومەرجێکدا ڕووەدا کە ئەو پەڕی اختیارت هەیە یعنی ئەمە بە نەزەری من تاوانەکەی دوو بەرابەرە کەسێکی کە دەستەبا بۆ کوشتنەوەی کەسێک لە بەرابەر کوشتنی کەسێکدا چ بگا بەوەی کە تۆ مەسەلەن کەسێکی بێنی زیندانێکی سیاسی ئەدامکەی کە زیندانی سیاسی خۆ نێوی بەخۆیەوەیەتی کەسێکەکە تەنیا نووسیوێتی قسەی کردووە دروشمی داوە ڕەخنەی گرتووە تو بینی بە تاوانی ئەوە ئێعدامێکی بە نێوی ئەوەی کە تۆوە ئەمنیەتی نەتەوەیت خستۆتە مەترسیەوە ئەوە ئەمنیەتی وڵاتت خستۆتە مەترسیەوە ئەوە قسەکانی تۆ بوونی جودای خوازی لێ دێ پس تۆ سزاواری مەرگی یعنی هەر چۆنێکی تۆ چاوی لێ دەکەی یعنی ئەو پەڕی وەحشیگەریە یاسایی کە هیچ نییە و دەژڵم بە نیسبەتی زیندانە عادیەکانیش کە ئەدام دەکرێن یا کەسێک لە بەرابەر تاوانێکدا کە کردوێتی قەساس دەکرێتەوە یا ئەدام دەکرێتەوە ئەوەش زۆر نابەرابەرە یعنی ئەوە هەنی ئەو کەسە یا ئەو یاسایەک ئەو دەسەڵاتی ئەو حکومە بەڕێوە دەبات دوو بەرابەر تاوانبارترە لەو کەسێک کە مجازات دەکرێت دیکێ ئەو مجازات دەکاتەوە بە نەزەری خەڵک دەبێ مجازاتی بکەنەوە یعنی دەبێ سزایەکی دوو بەرابەری ئەو عملەی کە ئەو بەنێوی قانون و بۆ دیفاع لە مافی کەسێک کردوێتی ئەو سزا بدرێتەوە بۆ تو ناتوانانی ئەو هاوسەنگیە پارێزی بەس دەبێت سزای ئەدام هەڵۆشێتەوە دەبێت بە شێوەی یاسایی وەکو تەواوی ئەو یاسانەی کە بە شێوەیەکی نۆرمال لە ئاستی دنیادا بوونیان هەیە بە پێی تاوانەکان حکمی زیندان و جەریمە و یا بەرحاڵ سزا دیاری دەکرێت بێ بەڵام نابێ مەرگی تێدا بێ و بۆ ئەوەش کە ئێمە بەر بەو مەرگانە بگرین بەر بەو مەرگە بە تەواوی بە ئەنقەستانە بگرین تەنیا خەباتێکی سەرتاسەری شێرگیر وە هەمەلایەنە دەتوانێت بەر بە کۆماری ئیسلامی بگرێت یعنی دەبێ وەکو سەردەمی شۆڕشی ژینە حرەکەتێکی گەورە بکەوێتە ڕێ وێڕای داخوازیەکانی کەەوە یەکێک لە داخوازیە ئەساسیەکان هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام بێ و لابردنی مەترسی مەرگ بە تایبەتی لەسەر زیندانیانی سیاسی بێت و حرەکەتێک بێت کە پاشەکشە بە کۆماری ئیسلامی بکە بەڕاحەتی من ڕژیمێکی دەسەڵاتدار هەر وەختێک پێی وابێت زۆر کەوتوتە مەترسیەوە و تەنانەت ئێعدامەکانیش دادینادا ئامادەی پاشەکشە هەیە هەمومان دەزانین لە بەرابەر خەڵکی نێو خۆدا بەم شێوە تونند و توش دەجوڵێتەوە بەڵام لە بەرابەر نێارەکانیدا وەکو دەوڵەتانی زلهێزی دنیا دەبینی چ نەرمشێک نیشانەدا لە مەقتەعی زۆرا و زۆردا یعنی چاوەڕوان ناکرێت تۆ پێت وایە ئەمە ڕژیمێکی یەکدەندەیە هەر ئەو قسەی خۆی دەکەم بەڵام دەبینی پاشەکشەیەک دەکا کە سەر سوور دەمێنێ چییە ئەوە قودرەتیان هەیە هێزیان هەیە بەرژەوەندی دەخەنە مەترسیەوە بۆیە خەڵکی دەبێ حرەکەتێکی وها بخەنە دڕێ کە زیاتر لەوەی کە ئێستا ترسی مەرگی لێ نیشتووە ترسی مەرگی لێ بنیشێ تاکو پاشەکشە بکات بۆ بە تایبەتیش سزای ئەدامی بەسەر ینی هەڵوەشاندنەوەی سزای ئەدامی بەسەردا بسەر بەڵێ ئەو زەرفیەتیشیانی تێدا هەیە و دەبیندرێت بە تایبەت ئەلەم ڕۆژانە لە مانگانی دواییدا کە ئێمە پەرچاومان کەوتوێت هاوڕستەی خۆتان ئاگادارن ئەم بە تایبەت دایکانی خۆراگر دایکانی دادخە دایکانی گیانبەختکردووی شۆڕشی ژینە هەموو ئەمانە لەم ماوەیەدا زۆر یەکگرتووانە سەردانی یەکتریان کردێتەوە پەیمانیان نوێ کردێتەوە بە تایبەت بۆ ئەم سزای ئەدامەش زۆر کاردانەوەی باشیان بووە هەر وەکو خۆشتان ئاماژتان پێکرد دیارەم زەرفێتێش دەبیندرێەوە ڕوو بە بەرەو پێشچوونیشە هاوڕێ سعید بینەرێکمان دوو جار پەیامی ناردووە ئازاد لە سنەوە
هەرچی نەمە بابەتەکەمان لەسەر ئەوە نییە وەختی بەرنامەکەشمان زۆر کەمماوە بەڵام داوای کردووە وەک نیگەرانە بە تایبەت لەم ڕۆژانەدا خۆشتان ئاگادارن و لە تۆڕە کۆمەڵاتەکانیشدا بڵاو بووە کەم کەمپەی مەخمور کە بڵێن لایەنگر یا هەوادارانی یا بنەماڵەی هەموو پەکەکەی تایەکە هێزی عێراقی چۆتەلایەن پرسیارێکی کردووە کتێتی حکوومەتی عێراق پێتاوانیە زەخت خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی داخوازەکانی کۆماری ئیسلامی دوو جار داوای کردووە ئەگەر دەکرێت وەڵام بەم پرسیارە بدرێتەوە بەڵام کاتی بەرنامەکەشمان کەمە من بەنسبەت ئەو بەحسێکی لە پێشترا کردمان ئەوە بیستماوە تاکید بکەمەوە لێرە ئەوەی کە تۆ باست کردن پێکهاتنی کۆڕ و کۆمەڵانە چالاکبوونەوەی ئەم ئینسانە شەریفانەی وەکو دایکی گیانبەخت کردووان و ئەو ڕێکخراوانێکی باست کردن ئەمانە هەموو دەستکەوتی شۆڕشی ژینان کە دەتوانین زۆر دەستکەوتی کە ژمێرین شۆڕشی ژینا زۆر دەستکەوتی بوو بۆ کۆمەلگا خەڵکی لێک نزیک کردەوە کۆڕ و کۆمەڵی زۆرا زۆری پێکێنا ترسی خەڵکی شکان و زۆر شتی دیکە بەنسبەت ئەم مەسەلەیە ئێمە هەمومان دەزانین کە کەمپی مەخمور نزیکی 10,000 کەسی تێدا دەژی پەنابەران و منداڵان و ژن و منداڵی خەڵکی باکووری کوردستان کە ئاوارە بوون لێرە لەوێ دەژین بەرئەسەری گوشارەکانی دەوڵەتی تورکیەوە ساز و سەودایەکە لەگەڵ ڕژیمی دەوڵەتی عێراق کراوە و زۆرتریش گوشارەکان لە سەر مەسەلەی ڕەنگە ئەو مەسایلانە بێت یا مەسایلی ئەمنیەتی ئەوانە بێت ئەوان گوشاریان خستۆتە سەر ڕژیمی یا بڵێن دەوڵەتی عێراق کە دەبێ ئەو کەمپا چەک بکات و بیخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە بینیمان تا ئێستاش نەیانتوانیوە کە نەبەتابتات خەڵکی مسلحی تیان نییە ئەگەر کەسێکی جەماڵەکەی خۆیدا چەکی هەبێت بۆ پاراستنی خۆیەتی تا ئێستا ئێمە شاهید بوون کە چەندین جار داعش هێرشی کردوێتە سەریان بەڵێ و خۆیان دیفاعیان لە خۆیان کردووە و ئەمە مافێکی ڕەوایە ئەو خەڵکە وەختێک لە هیچ کوێیەکەوە ناپارێزرێن لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە بەو شێوەیە کە دازمە ناپارێزرێن لەلایەن دەوڵەتی عێراقەوە ناپارێزرێن و مافی خۆیانە لە بەرابەر ڕێندەیەکی وەکو داعشداکە لیان نزیکە و هەرزار نازارە هێرش دەکاتە سەریان چەکیان هەبێ خۆیان پارێزن و ئەوە بوو مخاومەتێکی جانانیان کرد مخاومەتێکی زۆر بوێرانیان کرد کە پاشەکشیان بە دەوڵەتی عێراق کرد باشە چەکانتان لێ ناستێنین ویستیان دەوری کەمپەکە تێلبەند بکەن بەڵام تا ئێستا ئەوەشیان بۆ نەکراوە مقاومەتە بەردەوامە ئەوە بەڵام بەنسبەتی ئەو خودی پرسیارەکە کە ئایا ئەمە بەنسبەتی کەمپ و ئۆردوگای خەڵکی ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستانە شتێکی واڕوەدا ئێمە دەزانین بارودۆخەکە بەنسبەتی کەمپی مەخمور فەرق دەکا لەبارەی جوغرافیایشەوە ئەو کەمپی مەخمور لە شوێنێکدا هەڵکەوتووە کە ڕەنگە بە ئاسانی بتوانن ئەو کارە بکەن بەڵام شوێنێکی کە کەمپی یا شوێنی حەوانەوەی ئاوارە کانی ڕۆژهەڵاتی کوردستانی تێدایە تا ئێستا بە بەراورد بوێت لە دەسەڵاتی دەوڵەتی عێراق دوورترا و ڕەنگە بەو خاترەژە من بڵم ئەمە ڕەنگە بەم نزیکانە ئەمە ڕووندا بەڵام ئەگەر دەسەڵاتیان هەبێت ئەگەر بیان بتوانن حتمەن ئەو کارە دەکەن بەڵام ئێمە دەزانین کە خەڵکی کوردستانی عێراق و کوردستانی ئێران پەیوەندیەکی خەباتکارانە و نەتەوایەتی مێژوویان بەیەکەوە هەیە بۆیە جێگیربوونی خەڵکی کوردستانی ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستانی عێراق لەو ڕووەوە دێکە لە سەردەمی خۆشیدا ئەوان یارمەتیدەری خەڵکی ئاوارەی ئێرە بوون بۆیە بە دڵنیاییەوە بە ئاسانی ئەمە جێبەجێ ناکرێت و تەنانەت ڕەنگە بۆ مەسەڵەن کەمپی مەخموریش لەوە عەمەلی نەبێت بەڵام بەنسبەت خەڵکی کوردستانی ئێرانەوە کە لێرە نیشتەجێن پەیوەندیەکی تونند و تۆڵیان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان هەیەوە لە پشتیوانی ئەوان بەهرەمەندن من پێشبینیەوە ناکەم بەم ئاسانیە بکرێت کردارێکی ئاوا بەرامبەر بە خەڵکی ئاوارەی کوردستانی ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان بکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەعید هەرچەند ئازاد لە سنەوە پرسیاری دیکەی کردو من هەر لێرەوە داوای لێبوونی لێ دەکەم چون بابەتەکەمان لەسەر ئەمە نییە بەڵام ئێمە لە بەرنامەی ئێمە بینەراندا لەسەرم بابەتە بە تێر و تەسەلی قسەمان کردووە حتمەن پرسیارەشت دەخینە سەر
بەرنامەی ئێمە بینەران و لەوێدا جواب بەم چەند وەڵامەی کە داوتەوە دەدەینەوە. زۆر سپاس بۆ ئازادیش هاوڕە سەعیدیش دەست خۆش بێ بۆ وەڵامدانە بە پرسیارە چەند بابەتەکەمان لەسەرەوە نەبوو. کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەوابوونە هاوڕە سەعید لەسەر بابەتەکەی خۆمان کە باسەکەمان دامەزران لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەزانی شتێکە نوکتەیەک ئشارەتان پێ نەکردبێت فەرموون. وڵا بەنسبەت قسەکردن لەسەر کردارە وحشیگەرانەکانی کۆماری ئیسلامی بەڕاستی زۆر هەڵدەگرێت، زۆر بوار هەیە کە قسەی لەسەر بکەی، وەلی مشخصان لەسەر مەسەلەی ئیعدام ئەم سزایەکی زۆر ناڕەوایە، سزایەکی زۆر نامرۆڤانەیە لە ئاستی دنیادا لە زۆربەی وڵاتان هەڵوەشاوەتەوە نەماوە، بەڵام ئێستا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە بە تایبەتی وڵاتانی ئیسلامی یا وەکو وڵاتانێکی وەکو مەسەڵەن ئێران و تاڵبان و ئەوانە کە بە شێوەیەکی بەرچاو و بەڕێوە دەچن، ئەوانە فقط تەنیا بە خەبات و خۆراگری و بە ئاخێزێکی جەماوەری دەتوانین بەر بەم وحشیگەری و ئەم سزا ناڕەوا غەیرە ئینسانیە بگرین. بۆیە چاوەڕوان هەر ئەوەیە کە خەڵک زیاتر هەوڵ بدەن وشیاری بڵاو بکەنەوە لە نێو کۆمەلگادا بەنسبەت ئەم سزایە، لایەنە جۆرا و جۆرەکانی لێک بدەنەوە، خەڵک بە قەناعەت بگەێنن کە دەبێت گوشارەکان چڕ بکرێتەوە بۆ سەر دەسەڵات ئەو دەسەڵاتانەی کە لایەنگری سزای ئیعدام و بە تایبەتیش کۆماری ئیسلامی. من چاوەڕوانی ئەوە دەکەم کە لە داهاتوودا خەبات دژی ئیعدام و بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام زیاتر پەرەبستێنێ و پەرژدەستێنێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەعید هەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بەوەی کە ئەمڕۆ لە بەرنامەی ڕاستەوخۆدا بەشدار بوون و لەسەر ئەم بابەتە قسە و باست بۆ کردین. سپاس بۆ بەشداریت هاوڕێ سەعید. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سپاس بۆ هاوکارانت هاوڕێ میر. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز، سپاس بۆ ئەوەی کە ئێوەشە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامەیەکی تر و ڕاستەوخۆیەکی تر هەر شاد و سڵامەت بن. Başımızın seni başı teberlik numara kuru ve de mama ve de gibi kızış başıma kento sanki balededim kuşu kaskamış bu sanki balededim. وابوتا أجير سنين ججني لدايك بونتا روحم بدياري دينم ججني لدايك بونتا روحم بدياري دينم قولي باغي Başımızın seni başı teberlik numara kuru ve de mama ve de gibi kızış başıma kento sanki balededim kuşu kaskamış bu sanki balededim. وابوتا أجير سنين ججني لدايك
بونتا روحم بدياري دينم ججني لداي بونتا روحم بدياري